کاتێک چەندان دزینی گەوەری بە نرخ ڕوو دەدات، هەمووان مافیاکان بە تاوانبار دەزانن بۆ دزینی گەوەرەکان، بەڵام لێکۆڵەرێکی کۆڵنەدەر وە زیرەک دەڵێ نە، هەموو ئەمانە ئیشی دزێکی لێزانە، بۆیە دەست دەکات بە گەڕان و بە ڕاوەدونانی. مایەک دزێکی فێربازە و دوای زنجیرەیەک دزی، ئێستا بڕیار دەدات کەوە دوا دزی خۆی بکات و دوور بکەوێتەوە و ژیانێکی نوێ دروست بکات. بۆ ئەوەش دەبێت لەگەڵ ئافرەتێکی دەلالی بیمە دەست تێکەڵ بکات تاوەکو بتوانێت بە ئاسانی دزیەکە بکات. بەڵام ئاراستەی ڕووداوەکان ڕێک پێچوانی ئەوە دەڕوات کە مایکی فێرباز و زیرەک پلانی بۆ داڕشت. جاوی باسی دەکەم فیلمی تاوانی ژمارە ١ کە فیلمێکی هەست بزوێن و تاوانکاریە لە دەرێنانی بارد لەیتۆنە و کە چیرۆکی فیلمەکە لە ڕۆمانێکی ساڵی 2020 نووسەر دۆن وێنسلۆ وەرگیراوە کە کریسیم سۆرد و مارگرۆڤاڵۆ و باریکیوگان و هالی بێری ڕۆلی سەرکی تێدا دەجێرن. جابەجددی فیلمەکە سینناریۆکی زۆر باشیەوە، زۆر بە جوانی گرنگجی بە ئەکتەرە پاڵپشتەکان دەدات وە دیمەنی سینەمایی لە فیلمەدا زۆر نایەبەوە. فیلمەکە ڕاستەخۆ بێ پێشەکی بینە دەخاتە ناو ڕووداوەکانەوە کە ئەوەش ئاسانکاریە بۆ بینێت بۆی باسانتر تێکەڵ بە فیلمەکە ببێت وە ئاسانتر بەدا فیلمەکە و دانیشێت و بێزار نەبێت و چاوەڕی هەنگاوی دواتر بکات. جا فیلمەکە لە لایشترەوە زۆر بە جوانی تیشک دەخاتە سەر کارکتەری شارۆن کە لە کۆمپانیای بیمە کار دەکات، دوای ساڵانێکی زۆر بە ئەمە کۆ کار دەکات. بەڵام دەبینین کەوا سەرۆکی کۆمپانیا چۆن ڕفتاری لەگەڵدا دەکات کە ئەوەش بابەتێکی جددیە لە ئێستا لە جیهاندا و فیلمەکەش زۆر جوان ڕخنە لەو بابەتە دەگرێت. کارە ئەوەش هۆکارە کە شارۆن لەگەر دزێک دەست تێکەڵ بکات و هەوڵ بدە دوای ئەو هەموو ساڵ وەکو کارمەند بیر لە داهاتووی خۆی بکاتەوە. بەڵام ئەوەی ئەو کارکتەری لای من خۆشەویست کرد ئەوە بوو کە لە کۆتایدا هەر دەچێتەوە سەر قالبی خۆی، کە ئەمەش پێمەش جوان بوو کە پێماندا کارمەندە دوورسۆزەکان شایانی ڕێزی زیاترەوە پاداشتی باشترن وە لایشترەوە باریکیوگان کە ئاخیر ڕۆلی لە پیکی پلاندەرەکان وەکو کوڕی تۆماس شێلبی بە دەرکەوت ڕۆلێکی باشی جێرا، لێرش ڕۆلێکی گەنجێکی سەر لە شێوا بکات دوای مردنی باوکی دەیەوێت جێگەی باوکە خراپەکەی بگرێتەوە. ڕۆلێکی زۆر باش دەجێردووە. کریسیم سۆردیش بەجددی ئەو کارکتەرە زۆر باشە چونکە کارکتەرێکی ئەمە جۆرە بۆچی بەلای منەوە باشن چونکە کاتێک لە ڕۆلی سوپەرهیرۆیەک بەدیار دەکەوێت و لە کاتێک لە ڕۆلێکی تاو جیاواز لە سوپەرهیرۆیەکان یاخود لە فیلمێکی ئەکشن یاخود فیلمێکی تری درامی یاخود فیلمێکی وەک ئەوە هەست بزوێن و تاوانکاری بەدیار دەکەوێت ئەو هەر ڕۆڵە باشەکەی خۆی دەجێڕێت. اینجا لە هەمان کەدا فیلمە زۆر بە جوانی تیشک دەخاتە سەر بابەتەکانی خۆپەرستی و چارەنووس و خواستی ئازاد و وەکارگەری ئەو ژینگەی کە مرۆڤەکەی تێدا گەورە دەبێت. جا لە کارکتەری مایکەوە دەرێنەر دەوێت پێمان بڵێتن کە ئەو ژینگەی کە منداڵی تێدا گەورە دەکرێت تێدا پەروەردە دەکرێت چەندە کاریگەری بەسەر داهاتوو هەیە چونکە مایک لە ژینگەیەکی خراپ پەروەردە بوو ڕێک کاریگەری بەسەر کەساتی مایکەوە هەبوو. جا فیلمەکە بەجددی کۆتاییەکی چاوەڕەوان نەکراوی هەیە با هەموو پێوەک شایانی ئەوەی کە بینەری بیت ئەگە بینەری بوت سەرنجی خۆت بنووسەوە ئەگە بینەریشی نەبوویت بۆتی پێشنیار دەکەم کە بینەری فیلمێکی باشی ئەم ساڵ بیت. جا بەجددی شتێکی وام نەما لەسەر فیلمەکە ئەگە تۆ شتەکەت ما وەکو گوتم لە کۆمنت دەتوانی سەرنجی خۆت بنووسی و ئەگەریش نا تا فیلمێکی تر تا ڤیددیۆکی تر دێمەلاتان ئاسوودە خۆش بەخەت بن.